بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لا تفسير سورة المائدة قيشتنا آياتي هجدا كلو آتجدا أخوائي جورها الباسي هندي شدي كلا هلويستي يهودية كان جولك كان وهروها نصرانية كان أوانيك بيان دا قتري مسيحي دكا فرمي وقالت اليهود والنصارى وقالت قتيان اليهود أواني يهودي بون أواني يهودي يعني بحساب خوان شوين كوتي موسى پیغمبر بون وتوراة يعني پیرو دكرت والنصارى وأواني كنصراني بون يعني دا قتري اشتواناني خوايان اشتواناني عيسى أواني استابيان دا قتري مسيحي نحن ديان قد إيما أبناء الله أبناء الله إيما كراني خواين نعوذ بالله وأحباؤه وخوشويستو هل بجردراوي خواي پروردگاريشين چونك بحساب خوان بارت صلاك دبر دو سر پیغمبران ديان قد پیغمبرانش كري خوان مادام پیغمبراني كري خوابن إيماش كري خواين واگر كري خواش بين خواي قبر كركاني خوي خوش دوي كاتيكش كخوا كسيكي خوش بيست زي نادا بو خيالا بو بیرکردنەوەیە بە ئاساییان دەزانی هەر جۆرە بێ ئەمریەکی خوا بکەن چونکە خۆیان بە نزیکی خوا دەزانێت دەیانگوت ئەگەر خراپەشکەین و بێ ئەمریشکەین خوای گەورە لەبەرەوەی بە کوڕی خۆیمان دەزانێت نەعوذ بالله یان بە خۆشەویستی خۆیمان دەزانێت سزامان نادا کە ئەوەش فێڵێکی دیکەی شەیتانە زۆر جار شەیتان فێڵ لە ئینسان دەکا پێت دەڵێ فڵان چاکەیەت هەیە ئەوەت هەیە ئەگەر لەگەڵ ئەو هەموو چاکانەدا هێندە خراپەشت هەبن هێندێک تاوانیشت هەبن خوای گەورە لەسەر ئەو تۆزە تاوانانە لەسەر ئەو تۆزە خراپانە سزات نادا کە لە کاتێکدا وانییە تەمان خوای گەورە چاکەکانیش دەبینێ خراپەکانیش دەبینێ هەموو چاکەیەک خوای گەورە پاداشتی بۆ داناوە هەموو خراپەیەکیش سزای لەسەرە جا سزایەکە دنیایی بێ یا قیامەتی بێ مەگەر خوای گەورە بە ڕەحمی خۆی عەفوت کە گرنگ ئینسان نابێ هیچ کات لە عقوبەی تاوانکردن بێم نەدبێ وقالت اليهود قتيان يهوديكان والنصارى وهروها نصرانيكان نحن أبناء الله إما كري خواين نعوذ بالله وأحباؤه وهروها خوشويستي خواشن قل بيان بڵێ محمد صلى الله عليه وسلم فلم أي بو يعذبكم سزاتان دەدات خوا بذنوبكم بەهۆی تاوانەکانتانەوە ئەگەر کوڕی خوابان ئەگەر خوا خۆشی ویزبانە دەبووە نە لە دنیادا خوا سزای دابان کە چەندان عقوبەی دنیایی خوای گەورە ناردوویەتی لە سەردەمەکاندا لە کاتەکانی خۆیدا بۆ یەهودیەکان هەر لە دنیادا خوا سزای داون لەسەر زۆر خراپە و لە قیامەتیش بە دڵنیاییەوە ئەوەی خراپە کار بێ سزای دەدا ئەگەر ڕاز دەکەن کوڕی خوان بۆ خوا سزاتان دەدا ئەگەر ڕاز دەکەن خوا خۆشی دەوێن خوا چۆن خۆشەویستانی خۆی سزا دەدا بێگومان خوا کەسێکی خۆش بوێ سزای نادا قل فەلیمە پێیان بڵێ بۆچی یعذبکم سزاتان دەدا بذنوبکم بەهۆی تاوانەکانتانەوە ئەوجا خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر ئێوە نە کوڕی خوان نە خۆشەویستی خواشن بەل یعنی نەخێر ئەوەی کە ئێوە دەیڵێن و ئەوەی ئێوە بیری لێ دەکەنەوە ڕاست نییە ڕاستیەکەی چۆنە ئەنتم ئێوە بەشەڕون مرۆڤێکن ممن لەو مرۆڤانەی لەو دروستکراوانەی کە خەلقا کە خوا دروستی کردوون ئەوجار یەغفر لمن یەشاء و خۆش دەبێت خوا لمن لەو کەسەی یا لەو کەسانەی کە خۆی بیەوێ ئەگەر کەسێک قابلی ئەوە بێ خوا لێی خۆش بێ ئەگەر گوناهیشی هەبن دەگونجێ خوا لێی خۆش بێ یا کەسێک گوناهی کردوون و خراپەی کردوون بەڵام پەشیمان دەبێتەوە و تەوبەی دەکا دەگونجێ خوا لێی خۆش بێ بەڵام وەیعەذب سزاش دەدا خوا من یەشاء هەر کەسێک کە بیەوێ بۆیە بڕیاری لێ خۆشبوون و بڕیاری سزادان بە یەقینی لە دنیادا هیچ کەس ناتوانێت بەسەر هیچ کەس دابی سەپێنێ و هەروەها هیچ کەسێکیش بۆ خۆی ناتوانێت بڕیار بۆ خۆی بدا بڵێ خوا لێم خۆش دەبێت بە یەقینی یان خوای گەورە بە یەقینی هەر سزام دەدا لێ خۆشبوون و سزادان دوو تایبەتمەندین تەنها و تەنها خوای پەروەردگارن کەی دەزانین کە خوا لێمان خۆش بووە کە مردین لە ژیانی دوای مرنێ
بۆت معلوم دەبێت خوا لێت خۆش بوو یا لێت خۆش نەبووە و سزادانەکەش بە یەقینی ئەگەر ئیماندار بی هەر دوای مردنێ دەزانی تاخوا ئەو تاوانانەی کە کردوتن بەر عەفوی خوای گەورە کەوتووی یان نەکەوتووی خوا بۆ خۆی دەزانێ ولله بۆ خوایە هی خوایە ملک السماوات والأرض خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی وما بينهما وأو شتانشي كالنيواني آسمان كان وزويدان وإلى الله المصير هر بولاي خوايا سرنجام وقرانوي هم دروس كراوك هذا كان آسانا كل كان وقالت اليهود والنصارى قديان أواني يهودي بون وأوانشي كنصراني بون نحن أبناء الله إما قران خواين وأحباؤه وهروها خوشويستو هالبجردراوي خواشد قل بيان بله فلما أي بو يعذبكم سزاتان دادات خوا بذنوبكم بوي تاوانكان تانوا بل نخير ايوه كروي خواينين خوشويستي خواجنين أنتم ايوه بشر مروفيكن ممن لو مروفاني كخلق وادرستي كردون يغفروا لمن يشاء خوا خوش دبي لو كساني كخوي بيويتو مبستي بي بچاكو قوري خوي ويعذب سزاج دادات اوي كبيوي بعدالة دات پروری خوي ولله إخوايا ملك السماوات والأرض خاونداريتي آسمان كان وزويو وما بينهما أوشي كالنواني آسمان كان وزوي دايا وإلى الله هرب لا إخوا المصير سرنجام وقرانوي همو اشتكان وهمو دروس كراوك أو جار هذا فرمي يا أهل الكتاب يا أهل الكتاب أي خاون كتابة كان خاون كتابة كان جولك كان وهروها مسيحية كان نصرانية كان ويهودية كان قد جاءكم بقمان هاد بوتان رسولنا نردراوي إيما كما بس تيجيها محمد صلى الله عليه وسلم أي خاون كتابة كان بقمان هاد بوتان يعني أو هاد بوتان نردراو پیغمبری إيما أو پیغمبری شيتيا يبين لكم رندكات وبوتان على فترة يعني أوي لو ما ويدا رنكرا وتوكا من الرسل كبيغمبراني تيدا ننر دراون فترة يعني أهلي فترة بشي دا قتري أو كسانا دا قتري كلا زماني كدا جياون أو زمانه بيغمبري تيدا نهات بيت أخواري لبين عيسى ولبين بيغمبري إما چند سال نێوانی عیسا پێغەمبەر یعنی وەک دەڵێ بەرزکردنەوەی عیسا پێغەمبەر نەمانی عیسا پێغەمبەر لەگەڵ هاتنی پێغەمبەری ئێمە 506 ساڵی فەرقا ئەو 506 ساڵە هیچ پێغەمبەرێک خوای گەورە لە ئاسمانەوە بۆ سەر زەوی نەیناردۆتە خوارێ بۆ هیچ جێگایەک بۆ هیچ شوێنێک ئەو زەمەنە پێدەوترێتی زەمەنی فترە یعنی ئەو مەسافەیە ئەو ماوەیە کە خوا پێغەمبەری تێدا ڕەوانە نەکردوون ئەگەر کەسێک کەوت بێتە زەمەنێک کە هیچ پێغەمبەرێکی تێدا نەهات پێ و هیچ کتێبێکی ئاسمانی بۆ نەهات پێ یعنی دەنگ و باس هیچ پێغەمبەرێکی نەبیست پێ کە خوا ناردوێتی و هیچ پەیامێکی ئاسمانی پێ نەگەیشت بێت حکومەکەی چییە؟ ئەهلی فترە ئەوانەی کە لە سەردەمێکدا ژیاون پێغەمبەری تێدا نەهاتووە دەمرێت کەسەکە لە قیامەتێ حیساب و کتابی چۆن لەگەڵ دەکرێت بە مسلمان یا بە کافر حساب دەکرێت بەڵێ جایز ئەگەر دینی پێشخۆی پێگەیشت پێ بە ئەهلی فترە حساب نییە سەها مەسیحی بە نمونەوەی بیسپێت یان عیسا هاتووە و عیسا پێغەمبەری ئەوانە و ئینجیلی پێگەیشت پێ ئەهلی فترە نییە ئەوە گەر ئیمانی بە عیسا هێنابێت و بە ئینجیل هێنابێ بە شوێنکەوتەی عیسا پێغەمبەر حسابە و ئەگەر خراپە و گوناهی گەورەی نەکردبن وەکو ئێمە چۆن مسلمانی نەوێژ مسلمانە تەنسێتە باشتێ قسەمان لەسەر کەسێکە کە هیچ دینێکی ئاسمانی پێ نەگەیشتووە هەموو ئەو قسانە هەنا فعلەن هەموو شتانە ڕێی تێدەچێت کۆمەڵە قسەی لەسەرە هەندێک لە عولەما دەفەرموون ئەوانەی ئەهلی فترەن خوای گەورە طبعا ئەهلی فترە ژۆی پێغەمبەریشی بۆ نەهات پێ خوا عەقڵی داوەتێ وایە
عقلی داوەتە ئینسانی ئەگەر ئینسان عقلی خۆی بەکاربێنێ بە عقلی خۆی زۆر جار دەزانێت چاک و خراپ کامەیە. جا ئەوە ڕەئیەکە هێندێک لە عولەما دەفەرمون ئەگەر ئەو کەسە عقلی خۆی بەکارهێنابێت فعلاً بە عقلی خۆی چاکەکانی کردبێت و لە خراپەکان دوور کەوێت بێتەوە بە چاکەکار حساب دەکرێت و بە ئیماندار حساب دەکرێت. ئەگەر عقلی خۆشی بەکار نهێنابێت و کەم تەرخەم بوو بێت لەسەر کەم تەرخەمیەکەی عقوبە دەدرێەوە. ڕەئیەک جارێ ڕەئیەکی دیکە هەیە دەفەرمێ لە قیامەتە خوای گەورە ئەو جۆرە کەسانە زیندوو دەکاتەوە لە شوێنێک ڕایان دەگرێ پێغمبەرێکیان بۆ دەنێرێ وەکو ئیمتیحان لەوێ چەند کەس وەڵامی بانگەوازی پێغمبەرەکەیان دایەوە بە مسلمان حساب دەکرێن و ئەوەی جوابی ئەنی نازانێت کەسەکە کە قیامەتە و کە دوا ڕۆژە وەکو دنیاە ئەگەر بە دوای پێغمبەرەکەی کەوت ئیماندارە و بە دوای نەکەوت ئیماندار نیەوە. ڕەئیەکی دیکە هازارێ. ڕەئیەکی دیکە هەیە ئەوەیە کە دەڵێن خوا بۆ خۆی لە ئەزەلدا دەزانێت ئەگەر پێغمبەری بۆ ناردبان چێ دەبوو بە ئیماندار و چێ نەدەبوو بە ئیماندار. وایە فعلا ئەوە حقیقەتە ها خۆ من و تۆش کە ئیماندارین خوا پێش لەدایک بوونیشمان و لە ئەوەلی لە ئادەمی نەگری وەتێ خوایە تەوان لە ئەزەلەوە دەزانێت چێ دەبێتە خراپەکار و چێ دەبێتە چاکەکار. هێندێک دەفەرمون بەپێی علمی پێشوەختی خۆی بڕیار دەدا. بەڵام ڕەئی بەهێز و ڕەئی ئەهلی سونە و جەماعە بۆ چوونی گونجاو لەگەڵ قورئان و سونەت ئەوەیە کە خوا دەفەرمێت وەما كنا معذبین حتى نبعث رسولا. ئێمە هیچ ئومەتێک و هیچ خەڵکێک هیچ کەسێک سزا نادەین هەتا پێغمبەریان بۆ نێ. بۆیە ئەسڵ ئەوەیە ئەوانەی لەو سەردەمەدا دەژیان و ئێستاش ئەگەر کەسێک هەبێ لە شوێنێکی دنیاە دەنگ و باس هیچ پێغمبەرێکی نەبیسپێت و هیچ پەیامێکی ئاسمانی پێنەگەیشت پێکە نەوشتانەها ئەو جۆرە کەسانە هەن ئەوە لە قیامەتی خوای گەورە مادام کتێبی بۆ نەناردوون و پێغمبەری بۆ نەناردوون خوای گەورە سزاشیان نادا. بەڵام کە سزایان نادا مەرجە وەکو مسلمانێک کە چاکەی کردووە و شوێن پێغمبەران کەوتووە لە پێناوی خوادا قوربانی داوە و خۆشیەکانی دنیای واز لێ هێناوە خوا وەکو حسابی بکە مەرج نییە. بەڵام گرنگ ئەوەی کە لەگەڵ ئاەت و فەرمودەدا دەگونجێ خوای گەورە بەبێ ئیمتیحان بەبێ تاقیکردنەوە ئینسان سزا نادا. بەڵام ئەو بۆ چونانەی دیکەش هەن کە ڕەشیان تێدەچێ بەڵام ئەوەیان تەبەن دەقیقتر و دروسترە. یا ئەهل الکتاب جا کە لێرە دەڵێ ئێمە پێغمبەرێکمان ناردووە بۆچی؟ بۆی ئەو شتانەی لەو مدەتی 506 ساڵەدا ڕوون نەکراونەتەوە باز نەکراون نەتان بیستون بۆی ببیستن. وازحە؟ یا ئەهل الکتابی ئەی خاوەن کتێبەکان چونکە ئەگەر یەهودیەت دینی موسا پێغمبەر بۆ سەردەمی موسا پێغمبەری هاتووە لەگەڵ تا ئەو کاتەی عیسا بووە بە پێغمبەر ئەوەی عیسای بۆ زەمن و شوێنێکی دیاریکراو بووە. یا ئەهل الکتاب ئەی خاوەن کتێبەکان قەد جاءەکم بێگومان هات بۆتان ڕەسوولنا نێردراوی ئێمە کەی یوبەین لەکم ڕوون دەکاتەوە بۆتان على فترة من الرسول على ئەوەی لەو ماوەیەدا ڕوون نەکراوەتەوە کە من الرسول پێغمبەری تێدا نەهاتوون و ڕەوانە نەکراوەت. بۆچی؟ ئەن تەقولوا بۆ ئەوەی نەڵێن لئەلا تەقول طبعا لئەلاکی مەحذوفی لێیە لئەلا تەقول بۆ ئەوەی ئێوە نەڵێن ما جاءنا بۆمان نەهاتووە من بەشیرین هیچ مژدەدەرێک ولا نەذیر و هیچ ترسێنەرێکیش. چونکە بتپەرستەکانی مەککە پێشەوەی پێغمبەر محەممەد صلی الله عليه وسلم بێ کە ئەهلی کتابیان پێدەگەیشتن یان جوولەکە و نەسرانەکان دەیان بینین و گلەیان لێ دەکردن لەسەر بتپەرستی داگوت خۆیمە پێغمبەرمان بۆ نهاتووە. ئەگەر ئێمەش وەکو ئێوە پێغمبەرمان بۆ هاتپایە و کتێبمان بۆ هاتپایە ئێمە لێوە چاکتر دەبووین. بۆی ئەو بیانوەیان نەمێنێ خوا دەفەرمێ ما ئەن تەقول یعنی بۆ ئەوەی نەڵێن ما جاءنا بۆمان نەهاتووە من بەشیرین هیچ مژدەدەرێک ولا نەذیر هیچ ترسەنەرێکش. خوا دەفەرمێ فەقەد جاءەکم بێگومان هات بۆتان ئەوە هاتووە بۆتان بەشیرون مژدەدەرێک و نەذیر وەروە ترسێنەرێکش. هەر پێغمبەر تەمان هەم مژدەدەرە هەم ترسێنەرە. مژدەت پێدەدا ئەگەر شوێنی کەوی بتباتە بەهەشت و بگەیە ڕەزامەندی خوا و ئاگاداریشت دەکاتەوە دەشت ترسێنێ ئەگەر بە قسەی نەکەی خوای گەورە عقوبە و سزای حازر کردووە. والله على كل شيء قدير خوا بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانەیە. یا ئەهل الکتابی ئەی خاوەن کتێبەکان قد جاءكم بێگومان هات بۆتان ڕەسوولنا نێردراوی ئێمە يعني محمد صلى الله عليه وسلم يبين لكم ڕوون دەکاتەوە بۆتان على فترة ئەوەی ڕوون نەکراوەتەوە لەو ماوەیەدا من الرسل کە پێغمبەرانی تێدا نەهات بوون
ئەوەی ئەو ماوەی کە پێغمبەری تێدا نەهاتوون باز نەکراوە ئەو پێغمبەرە هاتووە تا ئەو شتانەتان بۆ باسکە و بۆتان ڕوونکاتەوە ئەن تەقول بۆ ئەوەی نەڵێن ما جاءنا نەهاتووە بۆمان من بەشیر ولا نەذیر هیچ مژدەدەرێک و هیچ ترسەنێرێک فقد جاءكم بێگومان هات بۆتان بەشیر ونەذیر مژدەدەر و هەروها ترسێنەر والله على كل شيء قدير خوا بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە ئەو جار خوای گەورە دێ مەشهەدێکی دیکەی یەهودیەکان باز دەکات ئەمان موسا لەکوێ ژیاوە لەکوێ پێغەمبەر بۆ موسا لە کام وڵاتە لە کەم جێگایە لە میسر طبعا طبعا بەڵێ لە میسر بووە خەڵکی میسر بووە دواتر کە هەڵاتوە لەبەر فیرعەونی فترەیەک لە مەداین ماوەتەوە دواتر خوای گەورە ناردوویەتیەوە بۆ میسر و لە ڕێگادا کردوویەتی بە پێغەمبەر و دواتر لەگەڵ فیرعەون طبعا ڕوبەڕوو بۆتەوە بەڵام لەو کاتەشدا طبعا فەلەستین قودس بەیت المقدس کە جێگای و شوێنی پێغەمبەرانی پێشوو بووە لای جوولەکەکان هەر پیرۆز بووە تەمەنای ئەوەیان کردووە و خۆزگەی ئەوەیان خواستووە هەمیشە داواکاریان ئەوە بووە خواڕێیان پێ بدا میسر بەجێ هێڵن چن نیشتەجێ بن لە بەیت المقدس چونکە پێیان وا بووە هەر کەسێک پێ لە خاکی بەیت المقدس نێ یعنی پێی لە بەهەشت ناوە چۆتە بەهەشت یعنی چوونە بەیت المقدس قودس ئەوەی ئێستا طبعا کە جوولەکە دەستدرێژی تێدا دەکات و خراپەکاری تێدا دەکات و نایڵە مسلمانان بە ئازادی طبعا چ نوێژێکیشی تێدا بکەن کە بەیت المقدس ئێستاشی لەگەڵدا بێ یەکێکە لە سێ ماڵە پیرۆزەکان بەس ئەو کات دووەکەی کە نەبوون ئەو کاتە تەنها تاکە ماڵێک بووە لەسەر زەوی مسلمانان لە دوورەوە تا مەزرۆی بن بۆی بچن و تێیدا عیبادەت و خواپەرستی بکەن و تێیدا بمێننەوە و جێگا و شوێنی زۆرینەی پێغمبەرانیش بووە بە تایبەتی پێغمبەرانی بەنو ئیسرائیلی لە ئیبراهیم پێغمبەرەوە بگرە سەلامی خوای لەبێ ئیسحاق و یعقوب و پێغمبەرانی دیکەش زۆرینیان لەوێ بوون بە پێغمبەر یا فترەیەکی زەمەنی لەوێدا ژیاون یا هیچ نەبێ بە سەفەر و بۆ بەندایەتی و عیبادەتی کاتیش بوو بێ سەردانی ئەوەیان کردووە جا خوای گەورە ڕێگای بە یەهودیەکاندا بچنە بەیت المقدس بەڵام بەیت المقدس لەو کاتەدا ستەمکارێکی دەسەڵاتدار دەستی بەسەرداگرت بوو خوای گەورە فەرمانی پێکردن بچن دەسەڵاتدارەکەی دەرکەن وازحە دەسەڵاتدارەکەی دەرکەن ئەو جارکە ئەوتان دەرکرد ئێوە بچن لە شوێنی دەسەڵاتدارەکەی ببنە نیشتەجێ و گەورەی ئەو جێگایە و بە ئازادی لەو شوێنەدا بژیان بەڵام یەهودیەکان چیان دەویست ئەمن یەکەم جار داوایان دەکرد بەڵام کەزانیان کەسێکی لێ لەوانەیە ڕوبەڕوویان ببێتەوە و تۆزە زەحمەتێکی بێت و ماندووبوونێکی بوێ پاشگەز بوونەوە و غیرەتیان نەیکرد چاوەڕێی ئەوەیان دەکرد خوا بە موعجیزە وەکو مسلمانانی ئێستا مسلمانی ئێستا هەرچی هەیە لەسەر زەوی وایە بە گەورە و گچکەمان هیچمان تەنها چیە دوعاکردنە و چاوەڕێی ئەوەی دەکەین خوا دەسەڵاتی خۆت خوایە موعجیزەی خۆت کە ئەو دوعانە ڕاستی زۆر ئاسانە لەکنی قبوڵیان کە بەڵام یاسای وانیە قبوڵیان کە بەڕاستی قاعدەی وانیە قبوڵی کە ئێستا باو ئاەتانە بخوێنینەوە خوای گەورە ئەوانە موسایان لەگەڵدا بووە خوای گەورە دوعاکەی قبوڵ نەکردون و تویانە ئەی موسا بە ئەو خەڵکە دەسەڵاتدارە بڕوە خوا ئەوانمان بۆ دەرکە ئەو جار ئێمە دەچین بەڵام خوای گەورە دەرکردنی دەسەڵاتدارەکەی سپاردووە بە ئینسانەکان بڕوبەڕووبوونەوەی ستەمکاران و دەسەڵاتدارە خراپەکارەکان سپێردراوە بە ئینسانی تۆ کاتێک دوعای دەکەی و دوعات قبوڵ دەبێت کە قووەتی خۆت بەکاربێنی ئەو جار هێزت تێدا نەما تەنا ببێ بەرخوای بەس تۆ لە شوێنی خۆت لە بن بەتانی دانیشتی و لە ژووری خۆت نەیە دەرێ کە بە بێگومانی مسلمانانی سەرزەوی هەمووی دەڵێ بێ دەسەڵاتم بەڵام ڕاستە بە بێگومانی ڕاست نییە خۆ ئەگەر کەسێک بە نمونە مسلمانانی عێراقی بە نمونە بێنەوە ئەگەر دەسەڵاتیان نەبێ بگەنە فەلەستین خۆ دەسەڵاتیان هەیە زۆری ئەگەر یەکتر بگری و هەڵوێستت هەبێ دەسەڵات ینی زەخر لە حکومەتەکەی خۆتکەی لای کەمی کلکی جوولەکە و زایۆنی ئەوانە نەبی خۆ وای ئەوانەی میسر و هاو سنوورن لەگەڵ غەزەیدا ئەگەر خەڵکەکە ئیرادەی هەبێت و وستی لەسەر بێ کە دەتوانێت پێشیان پێ بگرێت خۆ 50,000 کەس 6,000 کەس لە غەزەی کوژراوە ئەگەر لەو ڕێگایانەی کە گیراون تەنها 500 کەس 1000 کەس بە کوژ بدرێت و شەهید ببێ ڕێگاکە ئەوەکەی دەتوانن بکەنەوە هەتڵ و عامەکە بەو شێوازەی ناوێ بۆیە بەڵێ دەسەڵاتدارەکان ستەمکارنی وڵاتانی مسلمان تاوانباری سەرەکین ئەمە ئەوانە بەوەی نەوەستاون کە
پشتگیری مسلمانان ناکەن بەڵکو دەعمی جوولەکە و یارمەتی جوولەکە و ڕێگا بۆ جوولەکەش خۆش دەکەن بەڵام میلەتەکەش بەخۆشمانەوە بێتاوان نین نیزام و یاسای خوای گەورە ئاوانیە سەیری ئاەتەکەی کە دەفەرمێ وەئیذ قال موسى لقومه بیر بکەنەوە کاتێک موسا بە گەلەکەی خۆی گوت یا قومی ئەی گەلەکەم جارێ اذكروا نعمة الله عليكم وبیر خۆتانی بێننەوە ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە خوا لەگەڵی کردووە طبعا خوای گەورە ناز و نیعمەت و چاکەی ئەوەندە زۆری لەگەڵ بەنو ئیسرائیلەکان کردبوو کە هەمومان دەزانین پێشەوەی موسا ببێ بە پێغەمبەر و پێشەوەی موسا لەدایک ببێ هەرچی نێرینەیان هەبوو فیرعون سەری دەبڕی و هەرچی بەنو ئیسرائیلی هەیە کۆیلەی قبتیەکان و بنەماڵەی فیرعونی بوو چۆن لە وڵاتی ئێمەها خەڵکێکی کەم بۆتە حاکمی هەموو خەڵکی سەر و ماڵ و خوێن و هەموو شتێکی دەخوا و دەبا ئەو کاتە زۆر خەراتر بوو زۆر خەراتر یعنی کەسەکە لە ناموسی خۆی لە حیاتی خۆی لە ژیانی خۆی و لەو منداڵەشی کە تازە لەدایک دەبێ و پێش لەدایک بوونش لی ئەمین نەبووە کە ئافرەتێک زانی بەیان حەملی هەیە مراقەبەیان کردو و چاودێریان کردووە تاخواکەی منداڵی دەبێ و ئەگەر بوو نێرە یامەیە بۆی لە بەرامبەریدا هەڵوێز وەرگرن جگەوە هیچ برسیکردن و خزمەتکردن و بە هەرچی سەروەت و سامانی میسرش هەیەکە و کاتە دەوڵەمەندترین جێگا و شوێن میسر بووە هەرچی هەیەی دەستیان بەسەرداگرت بوو ئەوەی داوێتیانە خەڵکی تەنها بۆی بژێن بۆی خزمەتی خۆیانیانی پێ بکەن ها وەکو ئەوەی ئێستاڕێک بەشی ئەوەندەی دەدەنە خەڵکەکە بمێنێتەوە بۆ کاتی تنگانە هێندێک خەڵکی فەقیر و هەژار بەکوش دەن جاخوا دەفەرمێ ئەوە ئینجا دواتر خوای گەورە فیرعونی بۆ لە ناو بردن لە ئاوی ڕزگاری کردن هەزاران خواردنی لە ئاسمانەوە خواردنەوەی لە ئاسمانەوە بۆ دەناردن چەندان عقوبە و سزای دنیایی لەسەر هەڵگرتن کردنی بە گەورە و وەک دەڵێ بە حاکمی ئەو کات ئەوجار هەرچی پێغەمبەر و پەیام هەیە لەناو بەنو ئیسرائیلەکان دەهات ئەو کاتە بۆی دەفەرمێ وەئیذ قال موسى لقومه بیر بکەنەوە کاتێک موسا بە گەلەکەی خۆی گوت یا قومی ئەی گەلەکەم اذكروا نعمة الله عليكم وبیر خۆتانی بێننەوە ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە خوا ڕشتوێتی بەسەرتاندا یەک لە نیعمەتەکان چیە ئیذ جعل فیکم کاتێک جێراویەتی لە ناوتاندا ئەنبیاء پێغەمبەرایەتی لە ناوتاندا چەندان پێغەمبەری ناردوون لە ناوتاندا چەندان کەسی کردووە بە پێغەمبەر و هەڵبژاردووە ئەوە یەک ئەوجار وەجعلەکم و هەروەها ئێوەشی جێراوە بە ملوک بە دەسەڵاتدار یعنی هەر پێغەمبەر نین پێغەمبەریشن دەسەڵاتداریشن یعنی قیامەتیشتان هەیە ئەگەر عەقڵتان هەبێ بە دوای پەیامی پێغەمبەرەکەی کەون و دەسەڵاتی دنیایشی پێداون ئەوجار وئاتاکم و پێشی داون ما شتانێک کە لەم یەئتی نەیداوە یا نەدراوە بە ئەحەدەن بە هیچ کەس من العالمین لەو جیهانەدا خوا جۆرە چاکەیەکی لەگەڵ کردووی جۆرە نیعمەتێکی لەگەڵ کردووی کە لەگەڵ هیچ کەسێکی دیکەی ئەو سەرزەویە ئەو چاکەیە نەکراوە ئینسان کە چاکەی لەگەڵ کرا پێگومان دەبێت ئامادەش بێت تۆزێک لە پێناوی خوای گەورەدا قوربانی بدا و فەرمان و ئەمری خوای پەروەردگار جێبەجێکە وإذ قال موسى لقومه بیر بکەنەوە کاتێک موسا بە گەلەکەی خۆی گوت یا قومی ئەی گەلەکەم اذكروا نعمة الله عليكم وبیر خۆتانی بێننەوە ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە خوا ڕشتوێتی بەسەردانەوە نیعمەتەکەس چیە ئیذ جعل کاتێک جێراویەتی فیکم لە ناوتاندا ئەنبیاء پێغەمبەرانی لە ناوتاندا ڕەوانە کردووە وجعلكم و ئێوەشی کردووە و ئێوەشی جێراوە بە ملوکن بە دەسەڵاتدار و پادشا و ئاتاکم و هەروەها پێشی بەخشیون ما شتانێک کە لەم یؤتی ئەحەدەن نەبەخشراوە بە هیچ کەسێک من العالمین لەو جیهانەدا لەو سەرزەویە ئەو جارگوتی چی تەبەن داواکاری خۆیان بوو بچنە قودس و پاڕانەوەی خۆیان بوو خوای گەورەش پێی گوتن ئەی موسا بە قەومەکەت بڵێ ئاوا بکە یا قەومی ئەی گەلەکەم ادخلوا الأرض المقدسة ادخلوا يعني برونا ناو الأرض المقدسة أو زاوية بيروزا مقدس قدس مقدس لو يوهاتوا كبيروزيا كي لسي ورقرتوا هم جاي وحية وهم جاي پیغمبرانا ويستاش طبعا زورك لپیغمبران لويش ياون ولوي وفاتيان كردوا يا قوم ادخلوا الأرض المقدسة أي لكم وبرونا زاوية بيروزكا التي أو زاوية كتب الله لكم كدياري كردوا خوا بوتان أو يك فاشان ولا ترتدوا هل نقرينوا على أدباركم بسر بشتوا يعني نقرينوا بو بشتوا كتشونا بيشي بوي داخلي شاركي بن نقرينوا
ئەو معنایەکی وە دەشکرێمە بەستی ئەوە بێت نەکەن لە ترسی چوونە ناو شارەکەی و دوژمنەکان کافر ببنەوە لە دین هەڵگەڕێنەوە ولا ترتدوا على أدباركم هەڵمەگەڕێنەوە بەرەو پشتەوە جا مەمەسم هەردوو ئەوەکەی هەیە یعنی بۆ پشتەوە مەگەڕێنەوە کە دوژمنەکە هاتە پێشتان و تۆزێک ئەزیەتی دان و ناڕەحاتی کردن یان لە دین هەڵمەگەڕێنەوە دەنا فتنقلبوا واتان لێدێ خاسرین دەبن بە یەکێک لە زەرەرمەندان ئەگەر هەڵبێن جا بە هەردوو معناکەی نەسنە ئامادە نەبن بسنە ناوی لە ترسی دوژمنەکەی هەر بەس خەسارەتمەند حیسابن و ئەگەر کەسەکەش لە دین هەڵگەڕێتەوە و پاش گەز بێتەوە بەبێ گومانی ئەو کاتە خەسیرە دنیا والآخرة دەبێ زەرەرمەندی دنیا و قیامەتیش دەبێ يا قومي أي قالكم ادخلوا الأرض برونا ناو الزاوية المقدسة في روزكا التي أو زاوية كتب الله لكم برياري دا وخوا بو ايوه دياري كرد وخوا بو ايوه ولا ترتدوا يعني نقرينوا على أدباركم بو پشتوتان برو پشتو نقرينوا فتنقلبوا أقرنا واتان لدي خاسرين زرر من دبت قلت چي قالوا قلت يا موسى أي موسى إن فيها قوما بيقمان لنا أو أودان يدا خلقان كان جبارين استمكاروا دا صلاة دار كأوي اللي بون شيبون طبعا تاشماوي قوم عاد كالروي جستوا باڵان بەرز بووە هەیکەلیان پان بووە ئێسکیان قورس و گەورە بوون هەر سەیریان کردوون چاویان پێکەوتون بە شکڵ طبعا بە شکڵش نییە ها جاری وایە کەسێک بە کەلە زۆر گەورەیە بەڵام مەرز نییە غیرەت و ئەوەکەی وانە بەقەدەر کەلەشەکەی بێت ئەوان بە کەلەشەکەی ترساون هەر بە شکڵەکەی یا موسا ئینە فیها ئەی موسا لەوێدا خەڵکێک هەیە جەبارینە دەسەڵاتدارن واستمكارا وإنا بقمان إيما لن ندخلها هرگز ناتي نناوي حتى يخرجوا هتا نسنا دري أو خلق منها لو آودانيا فإن يخرجوا منها هر كاتا قوانسونا دري فإنا داخلون بقمان أو كاتا يمدسي نناوي يعني اشتيكي حاضروا بمان دوبونيان دويست ببه هيج زحمتي خويان خوا سي كسكانيان بو بقري أو بويان بوكشيان بويان هل داتا دري أو زا فرشي سوريان بور آخرتو بلن فرمون کەشتیوە لە تاریخ و ژیانی هیچ پێغەمبەرێکدا زۆر بەدەگمەن نەبێ ئەوەی یوسف پێغەمبەری ئەویش تەوان یەکسەر بۆی هەر تەخت نەبووە ها ئەو هەموو زەحمەت و ناڕەحەتیی بینیون لە خستنە بیر و تەمەنی کۆیلایەتی بەڕێکردن و ئەو بوختان بۆ هەڵبەستن و سزن و چیوچیا و جار خی گەورە دەرفەتێکی بۆ ڕەخساندوە کردوێتە عەزیز و گەورەی میسر بەڵام پێغەمبەرانی دیکە تەماشاکە کەمیان هەیە کە زەحمەت و ماندووبوون و ناڕەحەتیشیان دیوە نەتیجەیان لە دنیا زۆر کەم دەستکەوتووە ئەوان دانیش بەبێ ماندووبوون یەکسەر بچنە ناوی قالوا یا موسا وتیان ئەی موسا ئین فیها بێگومان لەوێ قەومەن جەبارین خەڵکانێکەنە ستەمکار و دەسەڵاتدارن وئینا لەن ندخلها ئێمە هەرگیز ناچینە ناوی حتا یەخرجوا منها هەتا ئەوان نەچنە دەرێ ڕێک ئاەتەکە دەڵێ بۆ ئێستا هاتۆتە خوارێ و حاڵی موسڵمانان ڕێک دەقا و دەقاوە ئێستا ئەڵێ چەکی هەیە ئەتۆمی هەیە تارەی هەیە چی هەیە خۆگەرە شتانەی نەبن ڕوبەڕووبوونەوە معنایەکی تێدایە فإن يخرجوا منها ئەگەر ڕۆیشتە دەرێ فإنا داخلون ئەو کاتێ ئێمە دەچینە ناوێ بەڵام دەفەرمێ قال رجلان گوتیان دوو پیاو من الذين لەو کەسانە يخافون دەترسان کە أنعم الله عليهما کە خوا چاکەی لەگەڵ کردبوون دەترسان لەوەی کە خوا سزایاندا لەبەرەوەی خوای گەورە چاکەی لەگەڵ کردن لە نەتیجە لە عقوبەی بەخسێنەکردنی فەرمانی خوا و فەرمانی پێغەمبەر دەترسان کە ئەوانە دوو سەرکردە بوون دوو کەسی ژیر عاقڵ تێگەیشت و ئیماندار بوون لەناو سوپا و شوێنکەوتوانی عیسا پێغەمبەردا سەلامی خوای لەبێ قال رجلانی گوتیان دوو پیاو تەمان دوای ئەوەی کە دیتیان خەڵکەکە ترسنۆکە و غیرەتیان نێبستنە ناو شارەکەی و گوتیان ئەوان هێزیان هەیە و قووەتیان هەیە و شورایان هەیە و نازانم چیان هەیە وەرحاصل دەهاتن هێزی خۆیان لەگەڵ هێزی ئەوان بەراورد دەکرد تەمان هەموو کاتێکیش هەروا بووە هەمیشە هێزی کافران و ژمارەی کافران لەی مسلمانان زۆرتر بووە ئەگەر تۆ تەنها بیرت لەکرد وەسائلە مادی و دنیایەکان بێ قەت ناتوانێت ڕوبەڕووی هیچ شتێکی ببیەوە بەڵام ئەگەر ئەمری خوات جێبەجێ کرد حتمما خوای گەورەش لە تۆ چاتر دەزانێت پشتیوانت دەکا قال رجلانی گوتیان دوو پیاو من الذين لەوانەی يخافون دەترسان لە چی؟ دەترسان لە خوا دەترسان لە عقوبەی خوا
ئەو جار ئەنعەم الله عەلەیهما خوای گەورە چاکەی لەگەڵ ئەو دوو کەسە کردبوو کە وەکو ئەوان ترسەنۆک نەبوون، وەکو ئەوان بێغیرەت نەبوون، وەکو ئەوان تەنها پشتیان بەشتە مادیەکان نەدەبەست، گوتیان چی ئودخولوا عەلەیهم بڕۆنە سەر خەڵکەکە، بەڵام لەکوێ ڕابچوون؟ ئەلبابە لە دەرگاکەی. ها جاران هەموو ئاوەدانیەک شورایەکی هەبووە و تەنها یەک دەرگاش هەبووە بۆ چوونە ژوور و بۆ هاتنە دەرێ. و ئودخولوا بڕۆنە عەلەیهم سەریان لایەن ئەلبابە لە دەرگاکە. جا فەئیذا دەخەلتموهم هەر کاتێک ئێوە لە دەرگاکەی ئاودێو بوون فەئینەکم غالیبون بێگومان بن ئێوە سەردەکەون. چۆن دەیانزانی سەردەکەون؟ ئەوانە بە دوو سێشت یەکەم تەجروبەیان هەبووە، تەجروبەی شەڕیان هەبووە، چونکە هەر شارێک و هەر ئاوەدانیەک کە دەروازەکەی کرابێتەوە دەروازەکردنەوەکەی یەکسان بۆ بە تێکچکانی ئەوانەی ناو قەڵاو ناو جێگایەکەی دوو خەڵکەکەیان ناسیوە، ئەوانە زانیویان ئەوانەی لەوێنە بەڵێ هەیکەلیان گەورەیە بەڵام خەڵکی ترسنۆک و بێغیرەتن، توانای ڕوبەڕووبوونەوەیان نییە، ناتوانێت لەگەڵ ئەوان ڕوبەڕوو ببنەوە. و سێش ئەگەر ئینسان ئەمری خوای جێبەجێکە خوا پشتیوانی دەکا. بۆیە ها دەفەرمن وعلى الله هەر بەش خواش فتەوەکەلوا پشت ببەستن ئین کنتم مؤمنین ئەگەر ئێوە ئیماندار. قال رجلانی گوتیان دوو پیاو من الذين لەوانە یەخافون دەترسان لە خوا لە عقوبەی خوا ئەنعەم الله عەلەیهما کە خوا چاکەی کردبوو لەگەڵ ئەو دوو کەسە. ئەو دوو کەسە چاکەیان لەگەڵ کرابوو بەوەی کە وەکو ئەوان بێغیرەت نەبوون. ها ئەوە کە ئینسان بێغیرەت نییە و شەهامەتی هەیە و وەک دەڵێت تەنەزول و کۆیلاتی قبوڵ ناکە ئەو پەڕی نیعمەتە. ئودخولوا عەلەیهم بڕۆنە سەر ئەو خەڵکە، بەڵام لەکوێ ڕابڕۆن؟ ئەلبابە لە دەرگاکەی. فەئیذا دەخەلتموهم هەر کاتێک چوونە ژوورێ، جا لە تەفسیرەکاندا هەندێک دەفەرمون کە ئاودێو بوون دەرگاکەیان لەسەر داخەن با مەجالی هەڵاتنیشیان نەبێ، ئەو کاتە فەئینەکم غالیبون بێگومان بن ئێوە سەردەکەون و زاڵ دەبن. وعلى الله هەر بەخوا فتەوەکەلوا با پشت ببەستن یان پشت ببەستن ئێوە ئین کنتم ئەگەر ئێوە مؤمنین باوەڕدارن. جا ئاەتەکەی دیکە کە دەکەوێتە دەرسێکی دیکە ئەوان گوتیان چی؟ گوتیان بە هیچ شێوەیەکی ناچین هەتا ئەوانی لێبن، ئەگەر ڕاست دەکەی خۆت و خواکەت بڕۆن شەڕەکەمان بۆ بکەن، ئەوجار ئێمە دەچین کە بەبێ گومانی خوای گەورەش نەیکردوتە یاسا و قاعیدە ئەوەی بکە. صلى الله على سيدنا محمد.